سەرەتا ئەمڕۆ کۆنگرەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە پاش وەرگرتنی ئیجازەی فەرمی و هەروەها لە دایرەی ئەحزاب موافقەیەوە کرا کە ئەم کۆنگرەی بکەین و لە هەمان وەختە ئێمە تەسجیلی شمان کرد لە کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردنەکان کە بەشداریەکەین لە بەرلەمانی کوردستان ئینشاءڵڵا هەڵبژاردنەکان لە دەی 6 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی معلومە لای بەڕێستان ساڵەکانی 1970 دامەزراوە و ئێستا ئەم بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە هەر هەمان ئیمتیدادە بۆ ئەو بزوتنەوەی ئیسلامیە کە 12 کۆنگرەی کردوبوو و ئێستا کۆنگرەی تەسیسیەتی ئەم کۆنگرەی تەسیسیە فەیسەڵە پاشەوەی هەموو ڕێکارە قانونیەکان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تەواو بوو کە ئێستا زۆر قورسە با بڵێین وەرگرتنی مۆڵەت و ئیجازە لەبەرەوەی تقریبا نزیکەی 72 خانە هەیە یەک خانەی ئەگەر بێت و پڕ کرێتەوە کۆمپیوتەریەن ڕەفزیکە قبول ناکرێت ئەبێ 2000 زیاتر بێت ئێمە الحەمدولله 2000 تقریبا 300 کەسمان تۆمار کردووە لەوێ بە کارتی دەنگدانەوە یعنی کارتی دەنگدانی نەبێ حەقی ئەوەی نییە بەشداری بکرا لە دامەزراندنی ئەم حیزبە و ئەوانەشی کە با بڵین لژنەی باڵای مؤسسینین کە دامەزرێنەرن ئەوانەشە بێ شادەی بەرزیان هەبێ و لە هەمان وەختیشە کۆمەڵێ مواسەفات هەیە کە داوای ئەکا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دایرەی ئەحزاب هەموو ئەو ڕێکارانە هەمووی بڕا الحەمدولله ئێستا وەکو حیزبێکی فەرمی لەناو واقعی کوردستانە مامەڵاکەی سپاسی جەنابتان شەکەین ئێمە ئێستا دوو حیزبی جاین ئێمە ڕێز و تەقدیرمانەیە بۆ هەموو حیزبە کوردستانەکان هەمان ئاستمان هەیە لەگەڵیانە ئێمە نەمانتوانی بەیەکەوە بین بە تەبیعەتی حاڵ ئێستا دوو حیزبین ڕێز و تەقدیرمانە بۆ هەموو حیزبەکانەیە لە زمانی شاوانەی کە با بڵین بەیەکەوە بین تا دوێنێ و تەمەناشمانەکە هەروە بووایە هەوڵ و تەقەڵای زۆریشماندا بۆ ئەوەی کە ئێمە پارچە پارچە نەبین ئەو دیاردەیەش بەداخەوە دەڵێم دیاردەی هەر ئێرە نییە تەنها حیزبە گەورەکانیش زۆر جاروا هەیە حیزبیکەیان لێ ئەبێتەوە بەڵام ئێمە ئیمتیدادین بۆ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە لە ساڵی 1970 کە جەنابی کاک حاجی کامیل و مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی و کاک جەمال ئەشرەف خارەمانی و مامۆستا عەبدوڕەحمانی با بڵێن مجموعەیەک لەو مامۆستا بەڕێزانە کە هەندێکیان نایەتە یادم ئەوانە تەسیسیان کردووە و ئەوانش ئێستا الحەمدولله هەندێکیان ماونەوە هەندێکیان ڕۆیشتە جێگەی حەقی خۆیان ئێمە سوپاسی هەموو ئەو برایانە ئەکەین کە ئێستا جۆش و خرۆشێکی زۆر زۆر گەورە هەیە معلومە لای جەنابتان کە دەیبێن بۆ متەوە بەڵێ ڕابەر هەڵەبژێرێ بە تەسویدێکی ئاشکرا ڕابەر هەڵئەبژێردرێ پاشانیش ئەوجا سەرکردایەتی ئەم بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەڵەبژێردرێت قۆناغا مۆمەجانی پەرلەمانی کوردستان کاتی هاوپەیمانی کۆتایی هات حیزبەکان بەجیا بەشداری کرد ئێمە بڕیارمانداوە بەشداری بکەین بەڵام بە هاوپەیمانی ناتوانین چکە معلومە لای بەڕێستان 11 مانگ بوو 3 ڕۆژمان بەدەستەوە بوو 14 مانگ هاوپەیمانی نەما لەبەرەوە سوپاسان دەکەم داوای لەوبرنەکەم چکە چاوەڕێمان دەکەن ئێمە ئەزمون و تەجروبەیەکی پێشترمان هەیە وەکو بزوتنەوەی ئیسلامی بوو ئەو وەختە ئێستا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی زۆربەی زۆری ئەو کەسانەی کە لەو لژنە باڵایی بزوتنەوەی ئیسلامی بوون ئێستا سەرپەرشتی ئەو با بڵێن میکانیزمی ئەو هەڵبژاردنەکەن کە دوو کورسی بەرلەمانیمان هەور 2008 و من سەرۆکی ئەو لژنەیە بووم کە بەشداریمان کرد و وەزیرێکشمان بوو کە کامیل حاجی عەلی بوو بە وەزیری ئەوقاف ئەو سەردەما لەبەرەوە ئەزمون و تەجروبەیەکمان هەیە ئێمە ناڵێن ئەوەندە ئاهێنین ئەوەندە ناهێنین بەڵام ئەم با بڵێن هەڵبژاردنە و مفاجئاتی تایە بۆ هەموو حیزبەکان بۆ حیزبە گەورەکان هەموو ئەو حیزبانەش هەمووی دەترسێت بەڵام ئێتیلافاتیش نەبووە نە لەبەینی حیزبە گەورەکانە بووە و نە لەبەینی لایەنە ئیسلامیەکانە بووە بەداخەوە دەڵێم و نە لەبەینی دوو سێ جیهەتا بووە بەڵام دوو ئێتیلاف بووە دوو هاوپەیمانی بووە ئەمەش مەسئلەیە کە ئێمە پێمان خۆش بوو هاوپەیمانی زۆر بووە بەڵام ئێمە دەرفەتەکەمان ئەوەندە نەبوو کە فریایەوە بکەین دکتۆر حیزبە بڵێن ئەو حیزبانی کە ژماری کورسەکانیان کەمە کوردستان هاوپەیمانن پێگەیان ئێوە ئەتوان بەشی کورسێک لە پەرلەمانی کوردستان ئێمە میکانیزمی کەیە شەرت نییە ئەم هاوپەیمانیە ئێستا پێی نەگەیشتە میکانیزمی کە نەبێ میکانیزمی ئیتیفاقیاتی ئیکە هەیە لە مابێن ئەو لایەنانەیە ئەوەی کە ئێمە ئاگادارین بەڵام وەکو هاوپەیمانیەکە ئێمە تا ئەم ساتە وەختە نەمانتوانی
با بڵین هاوپەیمانی بکەین لەبەر من هیچ قسەیە ناکەم بۆ شێوازی لە مفاجئەی تێدا بێت چونکە بۆ هەموو حیزبەکان وایە قوربان نەخێر بۆ پۆستی ڕابەری گشتی هەمومان ئیتیفاقمان وایە کە کامیلی حاجی عەلی بێت